یەکێتر لە تەبیعەتەکان و سروشتەکانی پۆشاک چییە؟ پاراستنە، پارێزگاریە. لە سەرما دەتپارێزێ، لە گەرما دەتپارێزێ، لە تەپوتۆز بۆی بەر لاشت بکەوێ دەتپارێزێ. بۆیە پێویستە ژن و مێردیش هەر کەسێک لەوان هاوڕێکەی شەریکی ژیانی خۆی بپارێزێت، ئاگای لێی بێت. بەڵام مەبەستمان ئەوە نییە دڵپیسی. ژن و پیاو کە مراقبە یەکتریان کرد ژیانیان تووری قوڕاوی نایەنێ. بەڵام پاراستن لەگەڵیدا بە، لەگەڵیدا بژی، لە خۆشی و لە شادیە لەگەڵ یەکتریا بن. ژن و مێردە بەڕێزەکان لە کاتی خەم و خەفەتا لەگەڵ یەکتریا بن، یارمەتیدەری یەکتری بن، یەکتری بپارێزن. پیاوەکەت خەمی هەیە یارمەتیدەری بە. کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەشکەوتی حەڕا گەڕایەوە کە وەحی بۆ هاتوو، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ گوشیە خۆیەوە، زۆر ترسا. هاتەوە بۆ ماڵ فەرمووی دامپۆشن، ترسا، زۆر ترسا. جوبرەئیلێک سەلامی خوای لەسەر بێ بۆ گەورەی خۆی تۆ بگوشێت ئەبێت چی دێ بکات؟ بەڵام خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە خێزانی بوو زۆر دڵیدایە و کۆمەڵی صیفەتی جوانی باس کرد. فەرمووی مەترسە، خوا قەت تۆ زەلیل ناکە، تۆ ئاوایت. دڵی پێغەمبەری خوای دەدایەوە صلی الله علیه وسلم. بۆیە لە کاتی خۆشی و ناخۆشیە، لە کاتی دڵخۆشی و خەمباریە، لەگەڵ مێردی خۆتدا بە، لەگەڵ خێزانی خۆتدا بە. ئافرەتانی جاران ئەگەر پیاوەکەی بڕۆشتایە بۆ هەر شوێنێک زۆربەی دەکەوتە شوێنی لەگەڵی دادەڕۆی. بەڵام ئێستا جاری وایە دوو کۆڵان بڕاتە وراتر خێزانەکە لەگەڵتانە. ئەمە کارەساتە، ئەمە پاراستنی یەکتری نییە. ئەگەر دەزانی ئەو شوێنە باشتر بۆ ناڕۆی لەگەڵیدا. بۆیە دەبێ ئەو کەسێک کە شەریکی ژیانتە، خێزانتە، مێردتە، ئەبێ لەگەڵی دابژی و بیپارێزی. چونکە جلوبەرگ مرۆڤ دەپارێزێ لە گەرما، لە سەرما، لە ناڕەحەتی، لە حەیاچوون دەتپارێزێ. عیب و عارەکانت دەشارێتەوە بۆی کەس بپارێزراو بیت. دەی تۆش خێزانی خۆت بپارێزە، مێردی خۆت بپارێزە و لە جیاتی ئەوەی کە لە ناوی بەری بیپارێزە. بۆیە بەداخەوە دەبینین چەندەها کەس دەڵێن خێزانەکەی خۆی کوشت، چەندەها کەس مێردەکەی خۆی کوشت. لە جیاتی پاراستن دەیکوژێ، لەگەڵ خۆشەویستەکەیە پیاوەکەی خۆیان کوشت. ئەمانە نەبوونەتە پۆشاک بۆ یەکتری. پۆشاک دەتپارێزێ لە عیب و عار، لە گەرما و لە سەرما. بەڵام ژن و پیاویش ئەگەر یەکتریان نەپاراست، ئەوە نەبوونەتە پۆشاک بۆ یەکتری. ئەو ژیانیان ژیانێکە بەڕێی دەکەن و هیچ قیمەتێک و نرخێکی نییە. کەواتە دەبێ خۆمان بپارێزین و خێزانی خۆمان، مێردی خۆشمان خوشکە بەڕێزەکان، مێردەکانتان بپارێزن. ئێوەش